سڵاوتان لێبێت بۆ تاوتێکردنی کۆمەڵێک مژاری پەیوەست بە ئابووری و سیاسی و ئەمنی و کەش و هاوچەند بارێکی دیکە شاندێکی باڵای عێراق بە سەرۆکایەتی دووەم کەسی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە واشنگتن و کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا ژووری بازرگانی و کۆنگرێس و چەندین کەسایەتی کە ئەنجام داوە بۆ تاوتێکردن و گفتوگۆکردن لەسەر ئەم مژارانە میوانداری بەڕێز دکتۆر فواد حوسێن جێگری سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دەرەوەمان کردووە. دکتۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هاوڵاتیانی عێراق چاوێکی زۆریان لەسەر ئەم شاندە و ئەم سەردانەی بەڕێستانە لە کۆبوونەوەکانتان لەگەڵ بانقی فیدراڵی لەگەڵ گەنجینە لەگەڵ وەزارەتی بازرگانی و دام و دەستگاکانی ئەمریکا باسی چیتان کرد چه ئەنجامێکتان بەدەستێنەوە تاوەکو ئێستا؟ طبیعی ئەو ئەم زیارەتە بۆ ئەوەیە ئەو پەیوەندیانەی کە نێوان ئەمریکا و عێراق هەیە بتەوتر بکەین و پەیوەندیەکان زیاتر بێ و ئەم زیارەتە زیاتر تەکیدی لەسەرەوەی کرد کە چۆن بتوانین علاقاتی یا پەیوەندیەکانی ئابووری و اقتصادی لە نێوان عێراق و ئەمریکا زیاد بکەین. یەکێ لەو تەوەرانەی کە باس کرا پەیوەندی هەبێ بە پەیوەندی هەبوو بەم مشکلەی کە لە عێراق باسەکرێ مشکلەی دراو و لە نەتیجە بە تەسەوری من ئەو باسانە کە کرا دوایی ئەو بریارانە کە وەرگیرا و دەربارەی ئەو ئیجراعاتانەی کە بەنکی ناوەندی عێراق بەرپای کردبوو لەمێ پشگیرێکی باش هەیە بۆ لە واقع پشگیریان کرد و چونکە هەم لە مەسلحەتی ئەمریکایە مەسلەی دۆلار هەم لە مەسلحەتی عێراقە و من حەزەکەم هەموو لایەک دڵنیا بکەمەوە کە ئەو کێشەی کە هەبوو پێش یەک دوو هەفتە ئەوە نەما بەڵام وەزعی دۆلاریش ماوەیەکی ئەوێ ینی ماوەیەکی نە دوور درێژ ئەوێ تاکو استقرار بکە بەڵام یەک چشتە بینین نرخی دۆلار بەرەو خوارەوە چێ ینی لەو ڕۆژەوە ئێمە هاتوین هەر بەرەو خوارەوە چێ بینەما پێشەوە هەر بەرەو سەرەوە چوو ئەمە دەلیلەوەیانەوە ئێمە گەیشتینە ئیتفاقێکی باش. پێوەست بە دۆلار بەناردنی دۆلار لە بانقێکی ئەمریکا خۆتەزانی عێراق هەر بەرمیلێک نەوت ئەفرۆشێ داهاتەکە یەچێتە لەقێکی بانقی فیدراڵی ئەمریکا. ئەمریکا بە دیاریکراوی بانقی فیدراڵی چ داواکاریەکی لە عێراقەیە بۆ ئەوی خۆتەزانی لە مانگی 11 ساڵ ڕابردووەوە تا ڕادەیەک کێشە دروست بوو بۆ ناردنەوەی دۆلار بۆ عێراق بە دیاریکراوی ئەمریکا چی ئەوێت لە واقع مەسلەی داواکاری نییە. بەنکی فیدرالی ئەمریکا لەگەڵ گەنجینەی ئەمریکا وزارەتی خەزانە ئەمە ماوەیەکە لەگەڵ بەنکی ناوەندی عێراق لە گفتوگۆ بوون دەربارەی ئەو میکانزمە یا ئەو منەسەی کە دابنن لەوێ. ئەزانی لە عێراق ئەمە 30-40 ساڵە هەموو تەحویلات ئەکرا بە شێوەیەکی بڵێن ترادیشنال کۆن بەڵام ئەمە لە ڕاستی بڵام نەماوە فکە ئەو منەسە دانرا منەسەیەکی ئەلکترۆنی با بڵێن کە ئەوە کۆنتترۆلی ئەوە ئەکە دۆلارەکە کە لە بانکی مرکزی دەرەچێ ئەو پرۆسەی کە گۆڕاگۆڕی دۆرا یا گۆڕینی دۆلار دوایی ئەو پرۆسەی دۆلار بۆ کوێ ئەچێ آخر کەس کێ وەریەگرێ لە کوێ وەریەگرێ ئەوە نەبوو. خەڵک بە تەلەفۆن بە 100,000 دۆلاری تاحویلە کرد و لە واقع خەڵک هەبوو لە خارجی سیستەمی بانکی تاحویلیە کرد تەلەفۆنیە کرد بۆ تورکیە بۆ تاجرێک ئەو 100,000 دۆلاریەدا ئەمە نەما ئیستا سیستمێک هەیە کە سیستیمەکە دەستی پێ کرد و دانرا ئەمە کێشەیەکی دروست کرد بۆ یەک کێشەیەکی دروست کرد بۆ ئەوەی خەڵکەکە ڕاستی بڵم فێری ئەم سیستەمە نەبووە ینی چۆن مامەڵە بکەیت لەگەڵ ئەم سیستەمە دوو ئەم سیستمە تەحید دەکات چەندێ دۆلار دێتە ژوورەوە ئەو دۆلارە چۆنە چێ و لە نهایەتە بۆ لای کێ ئەچێ باشە و سێ ئەو دراوەیە دۆلار لەم حاڵەتە کە لە دەرەوەی سیستمەکە نەقڵە کرا لە عێراقەوە بۆ شوێنی تر ئەمە ناکرێستا گەرەک بگونجێ لەگەڵ سیستمەکە ئەم پرۆسە نەختێت تەسیری کرد بۆ تەسیری کرد
چونکە دۆلار کەمترە هاتە ژوورەوە تاکو سیستمەکە کۆنتترۆلیە کرد دوایی دەرکرا دەرچوو مەسەن بەعزێ لەو حواڵاتانە پەیوەندی نییە بە تجارەت کە ئەمە هەمووی کەش بوو طبعاً تەسیری کرد لە نرخی دۆلار بەڵام تجارەت بە شێوەی گشتی و هاتنی دۆلار و دەرچوونی دۆلار بە شێوەیەکی لە چوارچەوەی ئەم سیستمە بەردەوام دەبێ و عادیە ئێستا سیستەمەکە کارەکات و سیستمەکە نەماون لەلایەن سیستمەکە دەستی پێ کرد بەڵام خەڵک تا فێریە بێ ئەو بەتایبەتی ئەو توجارانەی کە ئەمە بەکاردێنن ماوەیەکێ کێشێ بەڵام دیارە بەنکی مرکزی وەسایلی دۆزیەوەتەوە کە چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو حاڵەتە کە بعضی خەڵک هەیەی کە زەحمەتە بۆی بێتە ناو سیستمەکە ینی ئەمریکا هیچ یان بانقی فیدراڵی گەنجینە هیچ ماوەیەکی زەمەنی داناوە بۆ ینی ئێستا بەباشی سیستمەکە داناوە لە مەسلحەتی عێراقیش هە سیستمەکە لە مەسلحەتی دراوی عێراقە لە مەسلحەتی نانا سیستمەکە دانراوە بەڵام چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ سیستمەکە ئەوە کۆمەڵێک ئیجراعاتی ئەوەیە کۆمەڵێک وەختی ئەوێ تاکو خەڵکەکە فێریە بێ بەڵام سیستمەکە دانراوە بەڵام بە هەر حاڵ من تاکی دەکەمەوە کە ئەم زیارەتەوە لە دانیشتنەکان لەگەڵ مەسئولینی ئەمریکی هەمویان پشتگیریانە کرد لە وەزعی اقتصادی عێراق و پشتگیرانە کرد لەو ئیجراعاتەی کە بانکی ناوەندی عێراق وەریگرت. دکتۆر زۆر باس لە ئێران ئەکرێت کە دۆلار بە قاژاق ئەچێتە ئێران وڵاتانی دیکەش هەیە تەنانەت من لە بانقی فیدراڵ ئەمریکاش بینیوە لە گەنجینەش بینیوە ئەڵێمە بە دووادات چوونمان کردووە هەندێک دۆلار بۆ هەندێک وڵات چوە بۆ هەندێک کەسایەتی چووەکە لە نێو لیستی سزاکانی ئەمریکادا عێراق توانێت ئەمە چارەسەر بکە یان دڵنیای بە ئەمریکا نازانم بۆ هەندێک کەس چووە ڕاستی بڵێم ئەوە نازانم بە ئێمەیان نەوتوە ڕاستی بڵێم ئەو باسە بە ئێمەیان نەوتوە بەڵام چووە بۆ بەعزێ وڵات ئەوە شتێکی ترە بە مناسبە عێراق دەوڵەتێکی وایە کۆمەلگای عێراقی تقریبا هەموو شتێک لە دەرەوە ئەکڕێ ینی هەموو شتێک کە بازاری عێراق پێویستی بێ خواردن بێ مسائلی زراعی بێ مسائلی سەناعی بێ هەمووی لە دەرەوە کڕی تۆ چشت لە دەرەوە بکڕی دۆلار دەوێ بە دۆلارای کڕی مەسەلەی چوونی دۆلار بۆ دەرەوە خۆ جوزێک لە تجارەتە ئەمە بەڵام ئەوەیش ئەوە ناگەێنێ کە خەڵک نییە یا هەن مامەڵە بە دۆلار نەکە ئەوەش هەیە بەڵام لە دوای ئەمە جێبەجێکردنی ئەم سیستەمە زۆر زەحمەتە ئەمریکا ئەڵێمە کێشەمان لەگەڵەوە نییە عێراق کەلوپەل هاوردەکە هەڵبەت بە دۆلار هاوردەکە بەڵام کێشەمان لەگەڵ ئەوەیە ئەو سەرچاوی ئەو دۆلارە دیار نییە بۆ من نازانم ئەمریکا کێ گەنجینی ئەمریکا بەڵام لەگەڵ ئێمە وا باس ناکەن ناوەڵە لەگەڵ ئێمە وا باس ناکەن بە عەکسەوە ئەڵێن ئەوە جراتەی کە وەردان کردووە ئەوە چوونی دۆلار بە غەیری قانونی بۆ دەرەوە کەمە کاتەوە یا کۆنتترۆلیەکە و ئەمە بە اتفاق بوو لە نێوان بانکی مرکزی عێراقی و لەگەڵ جانبی ئەمریکی. دکتۆر لەگەڵ ژووری بازرگانی ئەمریکا کۆبوونەوە ژمارەیەکی گەورە کۆمپانیا ئەوەی نەفت و بواری گاز و کارە بەشدار بوون ئەوان ئامادەی خۆیان دەربڕی بە شێوەیەکی فراوان وەبەرهێنان لە عێراقدا بکەن بەڵام خۆتە زانی وەبەرهێنانش پێویستی بە ژینگەیەکی گونجاو هەیە ژینگەیەکی لەبار هەیە کۆمپانیاکان بتوانن وەبەرهێنانی لێ بکەن کار بکەن عێراق ئەتوانێت ئەو ژینگەیە بڕەخسێنێت بۆ کۆمپانیاکانی ئەمریکا لە بواری ئەمنیە بعضێکی پەیوەندی هەیە بەو بیرۆقراطیەی کە هەیە لە عێراق بەڵام بعضێکیش پەیوەندی هەیە بەو سوورەتەی کە هەیەانە لەسەر عێراق ئەو سوورەتەی کە هەیەانە لەسەر عێراق وەزەی ئەمنی و هەن بڕاستی تەواو نییە چونکە وەزعی ئەمنی عێراق باشە وەزەی ئەمنی عێراق نەگەر باشە زۆر باشە ئەو سوورەتەی کۆن کە هەبوو لەسەر عێراق و تروریستان بەشێکی یەک لای عێراقی داگیر کردووە و شەڕ و مەرافەیە نییە ئەو سوورەتە نییە فئەگەر وەزعی ئەمنێ بڕاستی ئێمە هەوڵماندا ئەو سوورەتێک کە هەیەیان بوو بۆیان تەوزیح بکەن کە دروست نییە ئەو مەسەلەی بیرۆکراتیە کە هەیە بالفعل ئەوە پێویستە حەل بکەین بۆیان ینی هەر شەریکەیەک بێجگەوە لەوێ چۆنێتی ینی یەکێک لەو مەسایلە ڕاستی بڵێم کە کێشە بوو مەسلەی مامەڵەکردن لەگەڵ بانک
چونکە خەڵک لەمە فێر بووە بە شێوەیەکتر مامەڵاکە لەگەڵ بانک لای ئێمە بانکەکان جارێ زۆر دۆکەوتوو بوون بەڵام بە هەر حاڵ مەسلەی بیرۆکراتیات حتا ئەو شەریکەی یا ئەو شەریکانەی کە مشکلیان هەیە ئێمە پێمان وت ئەگەر مشکلتان هەیە لە حاڵەتێکی معین لە شوێنێکی معین وەرن ئێمە حەلی بۆتان ینی بێ دوو دڵی پێشوازی لە کۆمپانیەکانی ئەمریکاکەن تەسەوراکەم ئەمە دراوسی عێراق تووڕە ناکە بە بەرهێنان ئەو کۆمپانیا ئێمە هەر بابا عێراقیش خۆ مەسلحەتی خۆی هەیە دراوسەکان اینجا دراوسی تووڕاکە ئەوە شتێکی ترە من باوەڕ ناکەم بەڵام شەریکەکان خۆیانیش ئەو سوورەتێک کە ئەڵێم هەبوو بەتایبەتی شەریکەتی ئەمریکی و ئەو بیرۆکراتەیە کە هەیە تەسیری کردبوو لە ڕەفتاریان ئێستا چەند شەریکەیەک دانیشتنیان هەبوو لەگەڵ وەفدەکە و بەڵێنی نەداوە کە بێن و ئەمە سوودی هەیە بەڕاستی سوودی هەیە هەم بۆ عێراق هەم سوودی هەیە بۆ پەیوەندی لە نێوان عێراق و ئەمریکا عێراق بڕیارە تۆڕی کارەباکەی لەگەڵ وڵاتانی کەندا و ئوردنیش ببەستێتەوە ئەمە ساڵ بەر لە ئێستا لەگەڵ ئەردن لەگەڵ ئەردن ئیستا ئستیرا دەکەین بەڵام مقدارێکی کەم 150 مێگاوات بەڵام ئەوە معنایەوەیە ئەنەوە خەتوەی یەکەم تەواو بووی اینجا زیاترە بێ لەگەڵ وڵاتانی کەنداویش لە ڕاستی ئەوە 2-3 ساڵە ئەو مەسەلە باسەکرێ و اتفاقەیە نەختی مشکلە هەبوو لەسەر نرخی کارەبا کەم جا بزانین چۆن حەلیەکەینەوە سەبارەت بە دانەوەی قەرزەکانی وڵاتە کۆمپانیەکانی ڕووسیا هیچ بدیلێکتان دۆزیوەتەوە هیچ ڕێگە چارەیەک هەیە بۆی عێراق بتوانێت قەرزدارە دەبێت قەرزەکەی بداتەوە خۆی ئێمە باسی کۆمپانیەکانی رووسیا نەکرا قەرزی ئەوان بەڵام قەرزی رووسیا هەیە لای عێراق اینجا ئەو قەرزە پەیوەندیە بە شتومەکی کە رووسیا فرۆشتێتی بە عێراق بەڵام و پێش ماوەیەکان پێ ساڵی بۆ 2 ساڵ فرۆشتێتی ئەو پارە نەدرابووەوە ئیستا تەبیعی مەسەلەی ئەم سانکشنە هەیە عقوبات اینجا بزانین چۆن حەلیەکەین بە هەر حاڵ لە باس شوێن نە لە هەمولایەکە ئەو باسەکرا لەگەڵ کۆنگرێسیش کۆبوونەوەتان هەبوو لە ماوەکان ڕابردوودا چەند نامەیەک لە کۆنگرێس بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا چوو لە کۆنگرێس نەچوە لە 3 کەس چوو کۆنگرس ینی هەمولایەک ڕازێکی سیناتۆری تیا بوو کۆنگرسمانی 3 نەفرم زای لە مانگەکانی ڕابردووش ئەوە هەبوو ینی چەند جارێک نامە ڕۆژ داواکەن کێشەکانی نێوان هەولێر و بەغداش بەشێک بن لەم کۆبوونەوەی ئێوە لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بۆی چارەسەرێک لە نێوان هەولێر و بەغدا باستان کرد نێوان هەولێر و بەغدا لە زۆربەی کۆبنەوەکان باس کرا ئەین زۆربەی کۆبرەکان ئێمە باسمانە کردە ئەمانوت وایە بەرەو حەلەچێ لە بواری ئابووری بەرەو حەلەچە چونکە یاسای بوجە پێشکەشەکرێ بە پەرلەمان و لەسەر یاسای بوجە ئەو فەقەرانەی کە پەیوەندی هەیە بە هەرێمەوە شاندی هەرێم لە بەغدایە و لە بەغدا بووە و مناقشاکەن و بە اتفاق تەسبی دەبێ لە مەسەلەی بواری نەوتەوە ئێمە یاسای نەوت ئامادەکەین و یاسا نەوت مەفروزە لە خلال 6 مانگ ئەوە بەشێکە لە بەرنامەی حکومی لە خلال 6 مانگ ئەو یاسای نەوتە هەبێ کە مەسائلە بەڕێگەیەکی یاسایی هەموو تۆ پێت وایە لە مای ئەو 6 مانگە تۆ جێگری سەرۆکوەزیرانی پێت وایە لە مای ئەو 6 مانگەدا یاسای نەوتۆغاز ئێمە هەوڵەدەین ڕەشنووسی یاسا هەیە ئەنجا گفتوگۆ لەسەر یەکرێ بزانین کە گەیشتینە اتفاق تەبیعی ئەو وەختە ئەینێنین بۆ پەرلەمانیش لە خلال مانگێ 2 مانگ مناقشەیەکە و ئەکەوێتە دەنگدانەوە تەسەوڕەکەم ئەتوانین ئەو شتە بکەین. دکتۆر فواد پەیوەست بە بواری ئەمنی لە نێوان واشنگتۆن و بەغدا چەند هەزار سەربازێکی ئەمریکا هاوپەیمانە لە عێراقدا ماون ئایندی ئەم هێزانە چی ئەبێ تاکەی لێ ئەمێن یەکەم پرسیار یەکەم چشتەوەیە ئەم هێزانە چۆن لەوێن ئەم هێزانە لەوێن بە اتفاق لەگەڵ حکوومەتی عێراقی دوو ئیشی ئەم هێزانە چییە ئەم ئیشی ئەم هێزانە ئەوەیە هەم مشورەت بدەن بە هێزەکانی عێراقی اینجا بە هەموو لایەکەوە هەم تەدری بدەن هەم جێیش هەم پێشمەرگە هەم شورتە و ئیشەکانیان ئەوەیە ئەمجا هەر وەختێ پێویست نەبوو ئەوە حکوومەتی عێراقی ئەتوانێت بڕیار بدا بڵێ پێویست نییە بەڵام تا ئێستا
ئەجزەی ئەمنی بێ عسکەری بێ کە باسە کرێت لەگەڵیان ئەڵێ جارێ ئێمە پێویستمانە ئەمانە لەمێ بەڵام ئیشیان ئەوە نییە شەڕ بکەن ئیشانەوەیە تەدری بدەن یا مشورە بدەن یا معلومات تەبادلی ینی معلومات بدەن بە هێزە عێراقیەکان لە شەڕی داعش. بەڵام داواکارێکی زۆری شێ لەناو عێراق بەتایبەت کۆمەڵێک پارتی سیاسی داواکەن چەند ساڵێکە داواکەن کە ئەم هێزانە نەبێت. بەڵێ وایە لە پەرلەمان خەڵک هەیە بەڵام سیاسەتی حکوومەتی عێراقی ئەمەیە کە باسم کرد. دکتۆر پەیوەست بە ناوخۆی هەرێمی کوردستان تۆ ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی ڕخستنەکانی ئەم حیزبەشەی لە بەغدا لە ماوەی ڕابردوودا تۆ سەرۆکایەتی شاندێکت کرد بۆی گفتوگۆ بکەن لەگەڵ یەکێتی باشە کێشەکانی نێوان یەکێتی و پارتی چییە؟ بۆتە ژارێکی گەرمی حەز ناکەم باسی کێشەکان لە زاری منەوە دەربچێ بەڵام یەک چیز هەیە حەزەکەمەوە لە هەموو شوێنێکیشی باسیەکەم ئەم حاڵەتە کە ئێمە تیاین ینی لە هەرێم منیستە نەوەکو وەزیری خارجیە قساکەم وەکو سیاسیەک ئەم حاڵەتە کە ئێمە تیاین پێویستە وا نەبێ پێویستە بگەینە اتفاقێک چۆن پێکەوە ئیش بکەین چۆن پێکەوە ئیش بکەین لە هەرێم چۆن پێکەوە ئیش بکەین لە بەغدا چونکە ئەگەر پێکەوە ئیش نەکەین ڕاستی بڵێ هەم لە هەرێم زعیفۆ بین ینی وەزعی هەرێم کێشە تیاکەوێ هەم لە بەغدا زعیفتر زعیف بین ئەمە خەتەرە. کێشەکان چین یعنی لە نێوان یەکێتی و پارتی ئیدارینە ئابووریە کێشەکان چین کە ABC هەر من ئیستا جەنابەت باسیەوەت کرد من یەک وەختم فازاتەمە کرد کە هەردوو لە دانیشن پێکەوە سەرکەوتویش بووین بەڵام تێک چوون جا ئەسبابی هەیە تێک چوو کێشەکان پەیوەندی هەیە بە کە هەر یەکی مەسەرەکە بە شێوەی تر ئەبینێ بەڵام لەگەڵ ئەوەش من ئەبینم لەم نزیکانە هەردوو مەکتەب سیاسی دانیشن و وەزعکە باشتر دەبێت من ناڵێم مشکلەکان حەلە بێ بەڵام وەزعکە باشتر دەبێت کۆ ئەبنەوە بەم نزیکانە تەسەوەری من هەردوو مەکتەب سیاسی کۆبنەوە. بەرپرسانی ئەمریکا و تەنانەت وڵاتانی ئەوروپا شانی یەکێتی و پارتی ئەدەن کێشەکانیان چارەسەر بکرێت مە بەڕاست ینی ئەم کێشە و ناکۆکیانە بەزیان بۆ هەرێمی کوردستانیش ناشکێتەوە ئەم لە ئاستی دەرەوەشە نەدەرەوە هەموویان ئەڵێن ئێمە تێناگەین بۆ ئەم کێشانە هەیە و بە تەسەوەری من لەم وڵاتانە لە نێویشی ئەمریکا زیاتر باسەکەن لەگەڵ هەردوولا کە پێویستە پێکەوە هاوکار بن. تۆ وەکو دیبلۆماتکارێکی عێراقی تا چەند ڕازی لە پەیوەندیەکانی نێوان واشنگتن و بەغدا؟ نا من ڕازیم چونکە واقعی علاقاتی عێراقی و ئەمریکی ئیستا جودایە لەوەی 2004 و 5 و 6 و 10 و 14 و شەڕی داعش ئەمە خۆناغێکی ترە ئەولەویاتیش لەمێ جودایە ئەولەویاتی ئەم وڵاتی ئیستا پەیوەندی هەیە بە شەڕی رووسیا و ئۆکراین مەسەلەی چینە مەسایلی داخلی زۆر هەیە بەڵام لەگەڵ ئەوەی من بینیم چونکە زۆربەی هەرە زۆری ئەم کار بەدەستانەی کە ئیستا هەیە لە ئەدمنستریشن و حتا ئەوانەی لە کۆنگرس زۆربەی هەرە زۆریان پەیوەندیان هەبوو بە عێراق بازێکیان لە عێراق بوونە بازێکیان مەسەلەی عێراقی 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ خەریک بوونە ئاسانە لەگەڵیان پەیوەندی و ئاسانە ئەکسست هەبێ بۆ ئیدارەی ئەمریکی و علاقاتەکە هەیە و ئەمێنێش بەڵام تەبیعی بەراوردی بکەیت لەگەڵ ڕابردوو جودایە بێجگەلەوە علاقاتەکە جاران زیاتر عسکەری و ئەمنی بوو ئیستا ئەوە پێویست نییە ڕاستی بڵێ ئستا علاقاتەکە زیاتر اقتصادیە و لە بواری مەسایلی ئابووریە ئێمە گرنگترە بۆ عێراق. باشێک لە ناوەندەکانی لێکۆڵنەوە تێنکتان لە ئەمریکا ئەڵێن عێراق و ڕابردوو بۆ ئەمریکا گرنگ نییە فرامۆشی کردووە. ناوە نییە بەڵام ئەمریکا ئەولەویاتی جودایە ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوڕاتیشەوەە ئەوەنەوەکو جاران نییە بووی ینی ئەولەویاتی ئەمریکا گۆڕاوە ئەوە وەقع ئێمەتی ئەگەین ئەمە نامانایە مهم نییە بەڵام ئەولەویاتی ئەمان گۆڕاوە ئەمان
جاران 160,000 عسكريان هەبوو لە عێراق 160,000 عسكرت هەبێ لە عێراق طبیعی پەیوەندی جودایە لەوەی کە مەسەرەن چەند سەد عسكرت هەبێ جاران مەلەفی عێراق بەدەستی جێگری سەرۆکۆمار بوو لەمێ بایدن بوو کە خۆی جێگری سەرۆکۆمار بوو ئەیستا جێگری سەرۆکۆمار مەلەفاتی تر بەدەستێ ئەمە واقعی سیاسەتە هەر قۆناغێک جودایە ئەم قۆناغە پەیوەندیان لەگەڵ عێراق وەکو قۆناغی 2014 و پێشەوە نییە ئەوە ڕاستە ینی پەیوەندەکانی خۆت ڕازی لە پەیوەندەکان من ڕازیم لە پەیوەندەکان هیچ گوشارێکەیە عێراق پەیوەندەکانی لەگەڵ هەندێک وڵات کەم بکاتەوە بەتایبەت لەگەڵ رووسیا لەگەڵ ناوەڵی ئێمە زۆر سەریح بووین و زۆر پێمان وت پەیوەندیمان چییە لەگەڵ چین ئەوانیش زانن سەرگی لاڤرۆڤ لە بەغدا بوو من پێش بێمە ئەمێ ئەوان ئەزانن پەیوەندیمان لەگەڵ ئێران خۆ ئەوانە هەمووی ئەزانن ئەمە قەراری خۆمانە قەراری عێراقە بەڵام دنیامان سیاسەتی خۆیانیان هەبێ باشە لە باش شوێن تۆ پێکەوە توانی ئیش بکەیت لە باش شوێن پێکەوە ناتوانانی ئیش بکەیت جودای لە بیرۆ ئاگادار بووین وەزیری دەرەوەی ئێران پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ تۆ ئەنجامدا ڕۆژێک دواتر تۆ لەگەڵ نوێنەری ئەمریکا بۆ کاروباری ئێران کۆبوویەوە درستە هیچ بابەتێکی گرنگکە بوو لە نێوانتاندا باس بکرێیان گوشارێکی ئێران هەبوو بۆی بزان سەردانەکەی تۆ چییە چۆن هیچ گوشارێکی ئێران هەبوو ناو لە ئێران ماکسەوە تەلەفۆنیان کرد و پەیوەندی هەر بەردەوامە بەڵام تەمان زانیان من لە واشنگتنم المهم باز مەسائل هەبوو کە پەیوەندی هەیە بە ئێرانیەکان و ئێمە پەیوەندی هەیە بە ئێرانیەکان و ئەمریکا ئەو مەسائلانان لەگەڵ من باسییان کرد ئێتەوی منیش لەگەڵ نوێنەری ئەمریکا و باسانم کرد زۆر سپاس بەڕێز دکتۆر حوسێن سەلامەت جێگری سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دەرەوە